لە تەوەری دەمی بەرنامەی بەیانی باش کۆردستاندا لەگەڵتان بەردەوامین بەڵگەی تەندروستیمان بۆ ئێوە ئامادە کردووە. باز لە جەڵتەیسی دەکەین بابزای نیشانە سەرەتایەکانی چین، هۆکارەکانی چیە، ڕێنمایەکانی پزیشکان چییە، چۆن دەناسرێتەوە، دەکرێت کێشی لێژ یاخود خوێنمەینی تێجا ڕوو بدات. ئێمە بێگومان گفتوگۆ زیاتر وردەکاری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان کە دکتۆر فەهمی حسێن پسپۆڕی نەشتەرگەری سینگ و دڵ کامڕۆ لە ستۆدیۆ ئامادەیە. بانی باش دکتۆر. کە باز لە جەڵتەیسی دەکەین لەوانەیە لە بەشێک لە حاڵەتیان گوێبیستی نەبوو بێتن، کەواتە بۆچی ئەوەنە کەم باز دەکرێت و نەبیستراوە لە هەمان کاتدا دەشوترێت مەترسیدارە؟ لە ڕاستیە جەڵدەی سیەکان بابەتێکی زۆر گرنگە، بەڵام ڕاستە نەبیستراوە و نەزانراوە لەبەرەوەی لە ڕابردووە پێش سەرهەڵدانی کۆرۆنا جەڵدەی سیەکان بابەتێکی تا ڕادەیە دەگمەن بوو و تایبەت بوو بە نەخۆشەکانی ناو نەخۆشخانەکان بۆ شێوەی وەکو جەڵدەی مێشک یان جەڵدەی دەماغ یان وەکو جەڵدەی دڵ باو نەبوو کە لە ناو کۆمەڵگای ڕۆیا و کەسەکە بەنە خەستەخانە لە خەستەخانە ئەڵێن ئەمە شتێکی لەو بابەتە ڕوویاوە کە بریتێ لە جەڵدەی دڵ یا جەڵدەی دەماغ بە پێچاوانەوە جەڵدەی سیەکان لە ناو نەخۆشخانەکان ڕۆیا زیاتر لە نێوان دکتۆرەکانە باسەکرا. بەڵام لە دوای سەرهەڵدانی کۆرۆنا ئەم بابەتە زۆر گەرم بوو لەبەرەوەی یەکێک لە هۆکارە ڕئیسیەکانی مردنی نەخۆشەکان لە کۆرۆنایە بریتێ لە جەڵدەی سیەکان. بۆیە لە ئێستا ئەتوانم بڵێم بابەتەکە گۆڕاوە بە ڕێژەیەکی زۆر زیاتر باز لە جەڵدەی سیەکانە کرێوە لە ڕابردوو، ئەمەش بەهۆی سەرهەڵدانی کۆرۆناوە. زۆر باشن. ئەگەرمانێ بزانین جەڵدەی سیەکان چییە؟ جەڵدە بە شێوەیەکی عام هەر هی دەماغ و هی دڵیش بە هەمان شێوەی سیەکانیش بریتە لە چی؟ بریتە لە نەڕۆشتنی خوێن بۆ بەشەی بۆ ئەندامە. جا ئەگەر دڵ بێ نەڕۆشتنی خوێن بۆ دیواری دڵە، ئەگەر مێشک بێ نەڕۆشتنی خوێن بۆ خانەکانی مێشکەوە، ئەگەر سی بێەوە ئەگەر قاچ بێ نەڕۆشتنی خوێن بۆ ئەو شوێنانەیە. لە جەڵدەی سیەکانە کڵۆیەکی خوێن دروستە بێ، ئەم کڵۆی خوێنە ڕێگە ئەگرێ لەوەی کە ئەندامەکە خوێنی کاملی پێ بگاوە ئیشی خۆی بکە. بەڵام جیاوازەیەکی جەوهەری هەیە لە نێوان جەڵدەی سیەکان لەگەڵ جەڵدەکانی تر، ئەوش ئەوەیە کە لە جەڵدەی سیەکانە ئەوەندەی مردنی خانەکە گرنگ نییە بەقەدەر ئەوەی کە ئەم خوێنە کە ئەچێتە سیەکانە بریتێ لە ئیش کاری ئەوەیە کە CO2 کاتە دەرەوە O2 وەرگێ، ئەوەندەی ئەم فانکشنە تێکەچێ و ئەم کارە تێکەچێ، ئەوەندە گرنگ نییە کە خودی خانەکە بمێنێت بمرێت یان نەمرێت وەکەوەی کە لە دڵ و لە دەماغە هەیە. زۆر باشە دکتۆر. بەس لە مەینی خوێن کرد یا خود نەگەشتنی خوێن بۆ ئەندامەی لەش زیاتر لە جەڵدەی سیەکاندا لە چی بەشێکی جەستە باوە کە زیاتر خوێن بمێت بۆ بێتە هۆکارێک بۆ جەڵدێ؟ بە شێوەیەکی ڕئیسی زیاتر لە 90% هۆکارەکانی جەڵدەی سیەکان بەهۆی خوێنمەینی قاچەکانەوەیە. یعنی لەناو قاچەکان کەسێک کە لە جێگا بمێنێتەوە زۆر، کەسێک کە شێرپەنجەی هەبێ، کەسێک کە زۆر قەڵەو بێ، کەسێک کە زۆر ئەو دەرمانانەی کە بۆ مەنعکردنی مناڵە ئەوانە بەکارهێنرێ ئەوانە بەکاربهێنرێ، ئەمانە محڕەزن بۆی لە خاچیانە کڵۆی کەسێک زۆر لە جێگا بکەوێت، کەسێک بۆ ماوەیانە هۆکاری هەبێ، ئەمانە محڕەزن بۆی لە قاچیانە کڵۆی خوێن دروست دەبێت. ئەم کڵۆی خوێنن هەندێک جار هەر هەستی پێ نەکراوە، هەندێک جار قاچەکە ئاوسێ هەستی پێەکەیت و بە ڕێگەی فحوساتە دەرەکەوێت، هەندێک جار هەستی پێ نەکراوە، ئەم کڵۆی خوێنە سەرەکەوێت لەگەڵ حرەکەی کەسەکە جوڵاکە ئاچێتە ناو دڵیەوە، لەوەی شۆچێتە ناو سیەکانەوە، دەمارێکی خوێنبووریەکی خوێن لە سیەکانە ئاگرێ، ئەو کاتە فانکشنی ئەو بەشەی سینامێنێ، کاری ئەو بەشەی سینامێنێ، بۆیە ئەمەش دوجارە بێتە هەندێک جار مردنیش و هەندێک جار بێتە جەڵدەی سیەکان کە ئەو بەشەی سی ئەمرێت. بەڵێ کەواتە ئەمە هۆکارەکانی بۆ ئەی نیشانە سەرەتایەکانی چین کە تاکەی بزانێ ئەم جەڵدەی سیەتی تەشخیصکردنی جەڵدەی سی ئەوەندە ئاسانە کە بتوانرێت بزاندرێت؟ بێگومان نەخێر، لەبەر ئەوەی تەشخیصکردنەکەی بە تایبەتی بۆ خەڵکێکی عامە لە دەرەوەی خەستەخانەکان زۆر قورسە. لەبەر چی؟ لەبەرەوەی کە ئەو نیشانانەی کە جەڵدەی سی دروستێکە کۆمەڵێکی زۆر لە نەخۆشیتر هەیە دروستێکە، ینی سەرەتاییترین نیشانە لە جەڵدەی سیا خێرابوونی لێدانی دڵە، کە ئەمە تەنانەت هەندێک جار لە هەواڵێکی ناخۆشە بیستی یان مەترسێکێتە پێشە دڵت خێرا لێدا، کاتە زۆر قورسە بتوانی لە نیشانەکانەوە جێکاتەوە. بەڵام نیشانەکانی بەشێکی عام ئەمانە، یەکەمیان خێرا لێدانی دڵە، دووەمیان تەنگە نەفەسیە، سێهەمیان کۆکە و
بەڵخەمی خوێناویە، چوارەمیان سنگێشەیە کە ئەم نیشانانە پێنجەمیان ئاوسانی قاچە، یعنی ئەمە وتمان هۆکارێکی سەرەکی جەڵدەی سیەکان ئەوەیە کە کوڵی خوێن لە قاچ دروستە بێت بۆ سیەکان وێ لە هەمان کات ئەو کەسێک کە جەڵدەی سی هەیە ئەگەر سێری قاچی ئاوساوە کاتە نیشانەکان نیشانەیەکی کۆمەڵ نیشانی فراوانن بەڕاستی و ئەگەر کەسێک گومانی ئەمەی کرد نابێ خۆی ئەو تەشخیصە بکە ئەبێ هانا بۆ مێدیکال ستاف بەرێ لە پزیشک و لە خەستەخانەکان. زۆر باشە دکتۆر، ئەم نیشانەی باسی کرد دەکرێت لەگەڵ هەندێک نەخۆشی تردا یەک بگرێتەوە، چۆن بزانین کە ئەمە جەڵدەی سی ئەکرێت تووشی ئێمە بووبێت و جۆرە نەخۆشی لە ڕێگەی فحوساتەکانەوە توانی بزانین، لە ڕێگەی فحوسات ئەو کەسە پەنا بەرێتە بەر نەخۆشخانەیەک یان کلینیکێک پزیشکێکی پسپۆڕ کۆمەڵی فحوساتی بووەکە ئەو کاتە یەکلایی ئەبێتەوە. خۆشبەختانە توانین بڵین جەڵدەی سی یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی فحوساتەوە ئەتوانی دڵنیابیتەوە کە ئەمە هەیە یابوونینە تا ڕادەیەکی زۆر مەگەر ئەو جەڵدەیە شتێکی زۆر بەسیط و بچووک بێ فحوساتەکان نەیپێکن نەیناسنەوە وەگەرنا ئەتوانم بڵێم نزیکەی لە ساسەی جەڵدە سیە گرنگەکان و گەورەکان لە ڕێگەی فحوساتەوە بەوازحی بۆ پزیشک دەرەکەوێت. بۆیە زۆر زەڕورە ئەو کەسێک کە گومانی ئەم شتەی کرد هانا بۆ نەخۆشخانەکان و بۆ پزیشکەکان بەرێ. باشە دەوترێت ڕێژەی مردن بە جەڵتەی سی بە بەراورد بە جەڵتەکانی تر زۆر زیاترە. ئەمە بۆچی دەگەڕێتەوە لەوەی کە چارەسەری پێویست نییە یاخود لە ڕێگەی پشکنین و ناتوانرێت یەکسەر ڕاستەخۆ بزاندرێت یان ئەو کەسێک کە دێ پشکنین کات درەنگ کەوتووە لە پشکنین. هەموو ئەو فاکتەرانی وەڕێزت باس کرد هەمووی وجودی هەیە. جەڵتەی سی لە هەندێک قۆناغا چارەسەر هەر ناکرێت ئەوەندە قورسە فرێ چارەسەر ناکەوێت، لە هەندێک قۆناغا درەنگیان، لە هەندێک قۆناغا لە هەندێک جۆرە نەخۆشەکە خۆی مەشاکلی گەورەتری هەیە. یعنی بۆ نمونە کەسێک کۆرۆنای گرتووە لە ICU داخل کراوە لە عینەیە داخل کراوە بەشێکی زۆر لە سیەکەی هەر ئیش ناکا بوونی کۆرۆناوە بەشێکی کەمی ئیشەکە ئەم بەشەکەمەش ئەو دەمارەی کە خوێنی بووە بە ئەو دەمارە کڵۆی خوێن دروستەکە یاوەڵی کڵۆیکی خوێن لە سوچێکەوە بۆچێت ئەم کەسە چۆن چارەسەر بکرێت لەم کاتەیە کە خۆی هەر کێشەی تریشی هەیە لەوانەیە هەر فریای نەکەوی. لەگەڵ ئەوەشا لەگەڵ هەموو ئەم قسانەشە لە هەمان کاتا هەندێک کات جەڵدەی سی بەسەرکەوتوانە چارەسەرەکرێت لە ڕێگەی ئەوەی کە کۆمەڵی دەرمان هەن زۆر کاریگەرن ئەگەر لە کاتێکی دروستە بۆ کەسێکی دروست بدرێت بە ڕێژەیەکی دروست بدرێت احتیمالی هەیە لە 100% کەسەکە چاک بێتەوە هیچ کێشەیەکی نەبێنێ. زۆر باشە دکتۆر، بێگومان دێنە سەر هەم قۆناغی نەخۆشیەکە و هەم چارەسەرکەشی، بەڵام بەس سەرەتا باسی ئەو بکەین کە باس لەوە دەکرێت بەپێی ئەو خوێنەی کە مەیوە نیشانەکانی ئەم نەخۆشیە یاخود ئەم جەڵدەیە دەگۆڕێت ئەمە چۆنە؟ بەڵێ ئێمە چیمان هەیە دوو سیمان هەیە دوو لای سیمان هەیە دوو دەمارێکی ڕئیسی لە دڵەوەیەت ئەبێتە دوو بەشەوە هەر بەشێکی خوێن بۆ یەکێک لە سیەکانە بە ئیشی ئەم دەمارە چێ ئەم بۆریە خوێنە چێ ئیشی ئەوەیە کە خوێنی پیسە با بۆ سیەکان دوجار لەو سەرەوە لە ڕێگەی چەند دەمارێکی ترە خوێنی پاکە هێنێتەوە. باشە تۆ ئەم دەمارە ڕئیسیە کە بەیەک دەمار لە دڵەوە دەرەچێت دوای ئەبێ بە دوو ئەم دووەش هەر بێ بە 4 ئەبێ بە 6 8 بە تەواوەتی ئەبێ بە ژمارەیەکی بێشمار لە دەمار لە چ لیڤڵێکی ئەم دەمارانە کڵۆی خوێن دروستە بێت. ئەمە وەڵامی ئەو پرسیارێداتەوە ئەگەر لە دەمارە ڕئیسیەکە و گەورەکەیە دروست بوو تەمان خوێن نەچێت بۆ سیەکان و خوێن پاک نەکرێتەوە بەرگەی کەمتر لە 1 دقەش ناگرین ئێمە کەسە ئەمرێت ئەگەر دەمارە ڕئیسیەکە بە تەواوەتی بگیرێت. ئەگەر یەکێ لە دەمارەکان بگیرێت باشترە، ئەگەر دوورتر بگیرێت بچووکتر بگیرێت هەتاوەکو دەمارێکی بچووکتر بگیرێت نیشانەکان باشترن و ئەکرێت کەسێک جەڵدەی سی هەبێ ئەسڵەن هەر هەستی پێ نەکا هیچ یەکێ لە نیشانەکانی نەبێ و چاکیش بێتەوە خۆی هەر نەزانێت بۆی کە دەمارێکی زۆر بچووک کڵۆی کردووە ئەو تەمارە بچووکە کاریگەری لەسەر ئۆڤەرئۆڵ هەمی لەشی کەسەکە نەبووە. باشە دکتۆر لە قسەکانتە ئەمەژە بۆ کرد کە دەکرێت ئەو چاکە تووشی جەڵتەی سی بێت خۆی هەستی پێ نەکە و چارەسەرش بکرێت بێوەی بزاندرێت یعنی چاک بێتەوە کاتە دەکرێت کەسێک تووشی جەڵتەی سی بێت بێوی خۆی هەستی بە بکات ئازاری هەبێت لامان کاتە خۆی چاک کاتەوە بێوەی ئەو هەر بزانێ. بەڵێ ئەکرێت ئەو لە حاڵەتەکانی زۆر بچووکی جەڵدەی سیایە کە دیایە کڵۆی خوێن دروستە بێت و ئەو بەشەی سی خوێنی بۆ ناچێت بەڵام لە لەشی ئەمە میکانیزم تایبەتی هەیە بۆ خاوێنکردنەوەی دەمارەکانی خوێن ئەو میکانیزمانە ئەکەونە ئیشەکە بەڕێکردن دەمارەکە خاوێنەکەن ئەمە کەی لە کاتێکا کە کەسەکە تەندروست بێ یەکەم دووەمینیش
ئەو کوڵی خوێنەوە ئەو دەمارەی گیراوە شتێکی بچوک بێ شتێکی گەورە نەبێت. ئەو میکانیزمی کە تۆ باسێکی لە ڕێگەی خۆراکەوەی ئەو کەسە چاگە بێتەوە یان لە ڕێگەی وەرزشەوانێ چاگە بێتەوە یان هەر بە خۆڕایی لە خۆیەوە؟ بێگومان هەموو ئەوانە کاریگەری خۆیان هەیە، یان کەسێک وەرزشەوان بێ کەسێک خۆراکی تەندروست بخوات تەندروستتر ئەبێ، بەڵام شتێکمان نییە بڵێ خۆراکی بخۆم بۆی جەڵدەی دڵم بۆ چاکاتەوە، بەڵکو خۆراکی باش و لەشێکی تەندروست و جسمێکی ڕاضی مەناعەیەکی باشترمان پێبەخشێ، میکانیزمەکانمان بە قوتەکە لە لەشا بۆ ئەوەی ئەو کێشانە زاڵ بێ بەسەریە. زۆر باشە دکتۆر باسی قۆناغەکانی ئەم نەخۆشیە بکەین لە چەند قۆناغ پێکاتوە لە چ قۆناغێکدا مەترسیدارە لە چ قۆناغێکشتا خۆی وەک ئەوی باستان کرد چاپە بێتەوە؟ بەڵێ سەرەتا ئەمە بە شوێکی عام لە قاچا دروستە بێ کڵۆخێنەکان، وەک وتمان زیاتر لە سەدا 90 ئەو جەڵدەسیانەی کە دروستە بێ سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ قاچ. لە قاچیشە لە خوار ئەژنۆوە شوێنێکی تایبەتی هەیە، دەمارێکی تایبەتی هەیە سەرتا سۆلیەساینی پێڵە ساینەسی پێڵە، لەو سۆلیەسایە لەو شوێنەیە سەرتا کوڵی خوێنەکە لەوێ دروستە بێ، لەو قۆناغا هەستی پێ ناکەی کە لەوێ دروستە بێت. دوای وردەوەدا هەڵەکشێ کەێتە بنڕان قاچی بە تەواتی ئاوسێ کەسەکە ئەمە قۆناغێکێتی. دواتر کە هەڵەکشێ زیاتر ئەچێتەوە ناو سێک و ئەچێتە ناو بۆرێک، دواتر بۆ ناو دڵ و دواتر بۆ ناو سێکان تەنگە نەفەسی دەست پێکا و کاتە. ئەمە چەند ماوەیەکی چ نێوێ لە نیو جیاوازە لە کەسێکە بۆ کەسێک جیاوازە لە جۆری نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی تر جیاوازە، نەخۆشێکە لە ڕینایە کەوتووە خۆی هەر تەنگە نەفەسە ئەسڵ ناوەی هەر هەستی پێ نەکەی تەنگە نەفەسەکەی زیادی کردو بە بوونی ئەوە، بەڵام کەسێکیکە کە تەندروستە پێشتر تۆ داغڵت کردووە لە خەستەخانەیەک بۆی چارەسەری کوڵی خوێنی لە قاچا بۆ بکەیت، دواتر ئەیبینی دوای چەند سەعاتێک یا دوای ڕۆژێک ئەیبینی کە کەسەکە تەنگە نەفەسە بێت کەواتە هەستی پێکەمە قۆناغەکە پێشکەوت بۆ سیەکان، کەواتە تایم تێبڵێکمان نییە بڵێن دوای 2 ساعت دوای لێ دوای 5 ساعت دوای لێ، ئەم تایم تێبڵە بوونی نییە، هەمووی احتیما دەکاتە سەر ئەوەی کە کەسەکە چەندێک نەخۆشە وەسەی عامی ئەو فاکتەرانی کە بوونیان هەیە بۆ دروستبوونی کوڵی خوێن تا چەندیان لەو کەسا مەوجودە، ینی بۆ نە کەسێک خۆی حەوی مەنع بەکار بێنێ و قەڵەو بێت و بۆ ماوەیانە هۆکاری کڵاوبوونی خوێنی هەبێ ئێستش تووشی کۆرەنا بووە بێگومان ئەمە سەریعتر تووشە بێ وەک لە کەسێکی وەرزشەوانی گەنجە کە هیچ فاکتەرێکی تر لە بوونی نییە، بۆی قۆناغەکان تایم تێبڵێکی دیاریکراومان بوونی نییە لە کەسێکە بۆ کەسێتر لە وەزعێکەوە بۆ وەزعێکی ترە گۆڕێ. باشە ئەمەژە بۆ کرد لە کەسێکەوە بە کەسێکی ترە گۆڕێت. ئێمە هەر کە باز لە جۆری نەخۆشیەکەکەین ڕاستەخۆ تەمەنیشی پێوە بەسترێتەوە، کەواتە جەڵتەیسی تا چەند پەیوەندی بە تەمەنەوە هەیە و کامە تەمەن ئەگەری زیاترێت. ئەوانەی کە بێگومان ئەوانەی کە تەمەنێکی زیادیان کردووە لەسەر 6 ساڵەکانەوە ئەگەری ڕوودانی ئەم نەخۆشیە زۆر زیاترەوە لەوانی کە لە خوار 6 ساڵە لە گەنجەکانە کەمترە. زۆر باشە دکتۆر دەوالی و هەروەها جگەرە کێشان چی پەیوەندیەکیان هەیە بەم نەخۆشیەوە؟ جگەرە کێشان ڕاستەخۆ بە یەکێک لە هۆکارەکانی کڵاوبوونی خوێندانراوە کە بریتە لە جەڵدەی سیش کڵاوبوونی خوێنە وەکو چۆن لە جەڵدەکانی تریشابوونیان هەیە، جگەرە کێشان بڕاوەتەوە کە یەکێکە لە هۆکارەکانی بۆ مەسەلەی دەوالی ڕێژەیەکی زۆر کەمی ئەو کێشە دروستەکە زیاتر لە سەدایەکی کەمتریش و هەندێک توێژنەوەی زانستیاڵن هەر هۆکار نییە بۆ کڵاوبوونی خوێنی سیەکان، هەندێک هۆکارە ئەو شکاڵی هۆکارڵێ لە سەدایەکی یعنی لە 100 کەس دەوالی یەک کەسی لەوانێت توش بێت، ئەوان مشتمڕێکی زانستیانەی لەسەرە، بەڵام جگەری کێشانەکەیش مشتمڕێکی لەسەر نییە کە هۆکارێکە. باشە لێستا جا کابوونی کۆڤید و کۆڕۆنا ئەمە تا چەند کاریگەریە بۆ لەسەر جەڵتەسی ئایا ڕژەکە زیای کرد و یاخود ئەو بە نۆرماڵی خۆی ماوەت؟ بێگومان هەر ئەمەی ئێوە بەڕێستان کاتێکتان تەرخان کردووە بم بابەتەوە من وای تێگەم کە هۆکارێکی سەرکی کۆڕۆنا بێت زیای کردووە و کۆڕۆنا هۆکارێکی سەرێکی مردن لە کۆڕۆنا بریدە لە جەڵدەی سیەکان بە چەند میکانیزمێک کۆڕۆنا ئەتوانێت جەڵدەی سیەکان زیاد بکە. یەکەمیان ئەو کەسەی کە کۆڕۆنا ئەگرێت ئەڵبەتە ئەوانەی کە کۆڕۆنا بە توندی ئەگرن زیاتر جەڵدەی سی یان تیا دروست بێ گلوانی کە بە هێواشی ئەگرن. چەند هۆکارێک هەیە لێرە، یەکەم ئەوانەی کە بە توندی جەڵدەی کۆڕۆنا ئەگرن لە جێگای ئەکەون لە جێگاکەوتن هۆکارێکە بە جەڵدەی سیەکان. دووەمیان ئەو کەسانە ئۆکسجینیان لەشە دابەزێت CO2یان بەرزە بێتەوە، ئەمەش کە حاڵتێکی هایپۆکسیای پێڵەن، ئەمەش بۆ خۆی بە هۆکارێکی دروستبوونی کڵاوبوونی خوێن دامرێت. خاڵی سێمیان کە گرنگترینیانە کۆرۆنا با بڵین تایمی مەناعی لەشی ئینسان تێگەیە، مەناعی لەشی ئینسان پەرشوبڵاوەکە هاری ئەکە ئەکتیڤی ئەکە
یەکێک لە میکانیزمەکان کە مەناعە پەنای پێ ئەبا زیابوونی کڵۆی خوێنە چکە مەناعەوە تێگا کە کڵۆبوونی خوێن لەم ڤایرۆسە نجاتەیە بۆیە کڵۆبوونی خوێن لە لەشە زیا ئەبێ کە کڵۆبوونی خوێن لە لەشە زیابوو ئەو ئیتر لە هەموو شوێنەکە زیابێت لە یەکێکیش لەوانە قاچ و سنگە. زۆر باشە لەگەڵ جگەرەکەیە کە باسمان کرد هەندێک کەسەیە دکتۆر کارەکانیان لە جێرەوەیە بۆ نمونە بۆ ماوەیەکی زۆر لەسەر شەقامەکان هەوایەکی زۆر یاخود دووکەڵێکی زۆری ئۆتۆمبیل بەسەریان دەدەڕوە یاخود لە کارکەیەکدا کار دەکەن و لەم بابەتانە ئەمانش دیسانەوە ئەگەری توشبوونیان بەم جەڵدەیە زیاترە هەموو ئەو کەسانەی کە معڕزن بۆ تەنگەنەفەسی ئەگەری توشبوونیان بەم نەخۆشی زیاترە چۆن یعنی بۆ من کەسێکەکە لە کارکەیەکە ئیشەکە و دووکەڵەشێ بە قورجا ئەمە بەردەوام ئۆکسجین لە خەڵکی تر کەمترە بۆیە بەڵێ ئەمە معڕزە کەسێک کە لە کەش و هەوایەکی تەپوتۆزاویە بەردەوام هەناسەدانی وەکو هەناسەدانێکی تەبیعی نیە بۆیە ئەمە لە معڕز زیاتر معڕزە بەڵام جگەرە بەدەر لە دووکەڵەکەی مادەکانی تری کە لە سەرکی تریان نیکۆتینە هۆکارێکە بۆ جەڵدەکانی توانین بڵێن جگەرە بە چەند میکانیزمێک هۆکاری جەڵدەی دڵ سی و کڵۆبوونی خوێن بەعام لە بەشە زیاکە کە یەکیان وەکو دووکەڵی ئاسایی وایە ئەوی کارن وەکو مادەیەکی کیمیاویە کە تۆ هەڵیێنژیت هۆکارێکە بۆ دروستبوونی و کڵۆبوونی خوێنە نەرگەلە شەماشتە بۆ بۆرە بێگومان باشکاتە دکتۆر ئەی ئەوانەی کە ڕەبۆیان هەیە پەیوەندی هەیە بۆی کە توش بێت بە جەڵتەی سی یاخود ئەوانەی ڕەبۆیان هەیە ڕاستەخۆ و وشەی ڕەبۆکە نابێتە هۆی زیابوونی ئەگەری توشبوونی کڵۆبوونی خوێن بەڵام ئەگەر کەسەکە ڕەبۆکەی کۆنتترۆل نەکرابێت و زوو تەنگەنەفەس بێ یان لەسەر هەندێک دەرمانە کە دەرمانەکان ئەگەری کڵۆبوونی خوێن زیاکەن و ستیرۆید ئەوانەیە عنی ئەتوان بڵێم ڕەبۆ بەشێکی ناڕاستەخۆ بەڵێ بەڵام بەشێکی ڕاستەخۆ نەخێر زۆر باشە دکتۆر کەسێک تووشی جەڵدەی سنگ دەبێ دوای ئەوە لە چه حاڵەتێکدا لە چ جۆرە جەڵدەیەکدا ئەبێتە هۆی مردنی کەسەکە و لە چه حاڵەتێکدا ئەگەری چاکبوونەوەی هەیە ئەو کەسانشی کە چاک دەبنەوە ئەگەری دووبارە توشبوونیان هەیە بەڵێ بێگومان ئەوانەی کە توش دەبن و چاک دەبنەوە ئەگەری توشبوونەوەیان هەیە چکە بەشێک لە هۆکارەکانی توشبوون بۆ ماوەیانەیەکەم بۆ ماوەیش نابڕێتەوە یان کەسێک لە نەخۆشیەکە نجاتێ بێ بە ماوەکە هەر لە شایەتی و هەندێکیشی کە پەیوەندی بە لایف ستایلەوە هەیە وەکو جگەرە کێشان هەر عینیشت مادەم جگەرە کێشانەکە مەوجودە هەر ئەگەری توشبوونەوە هەر هەیە سەبارەت بۆی کە کێ چاکە بێتەوە کێ چاک نابێتەوە ئەبێتە سەر ئەوەی کە چەندێک لە سیەکان تووشی ئەم جەڵدەیە بوو ئەگەر بەر بەشێکی زۆری توش ببێتن زۆر زەحمەتە هۆکارێکی تر ئایا نەخۆشی ترچی بوونی هەیە کەسێک خۆ گۆرانایەکی زۆر بەقوەتێتی و تەنگە نەفەس ئەگەر تووشی جەڵدەی سیەکان بێت زۆر زەحمەتە لێ ڕزگاری بێت هۆکارێکی تر زوو بەدەمەوە هاتنی نەخۆشەکەی ئەم کەسێک کە تووشی جەڵدەی سی بێ و ئیهمالی کردبێ علاجی وەرنەگرت بێ ئەگەری زۆرە کە نەتوانێت ئەو کەسە بژی و ئەگەر بژی هەندێک جار ئەژی بەڵام ژیانەکەی چۆنە هەتا مردن تەنگە نەفەسە لەبەرەوە یەکێکی کە لە کێشەکانی جەڵدەی سی ئەو ئاوتکەم و نەتیجانەیە کە لێوی دەرەچێت کە یەکێکیان ئەوەیە کە لە جێگاکەوتنە مەدەل حیات کەسەکە ناتوانێت دوو هەنگاو بە پێ بڕوا بە تەنگە نەفەسی یان ناتوانێت بەبێ ئۆکسجین بژی ئەمانش ینی ئاوتکەم و نەتیجەی ئەو نەخۆشیان باشە ئەوانەی کە تووشی جەڵتەی سی دەبن خوێنمەینیان تووشە بێت کەواتە کێشی لەش پەیوەندی هەیە بۆی ئەو کەسە زیاتر تووشی خوێنمەین بێت یاخۆت بەڵێ قەڵەوی یەکێکە لە هۆکارە ناسراوەکانی زیابوونی خوێنمەین و زیابوونی جەڵدەی سیش و ئەمە لە چەندین توێژنەوەی زانستیان سەمێنراوە و میکانیزمەکەشی تا ئێستا بەڕوونی نەزانراوە بەڵام یەکێک لە هۆکارەکان ئەو وەستان و با بڵێن نەجوڵانەیە کە قەڵەوەکان زۆر ئەیکەن و جگە لەوەش ئەگەر کەسەکە خۆشی زۆر بجوڵێ ئەو کەسێک کە قەڵەوە زیاتر لەناو لەشیا خوێن هاتوو چۆەکە خوێن زیاتر حرەکەکەوەک لە کەسێکی ڕاضی و زایف باشە ئەی خانمانی دوگیان چی؟ بەڵێ ئەوان حاڵەتێکی تایبەتیان هەیە ئەوانش بەدەر لە کۆرۆنا و لەم وەزعی کۆرۆناشە دووگیانی بە هۆکارێکی ڕئیسی کڵۆبوونی خوێن نازراوە و بەشێک لە خانمان کە لە دووگیانیای گیان لە دەسەدەن هۆکارەکەی ئەمەیە بۆیە ئەمان زۆر گرنگە لە خەڵکی تر وشیاتر بن و ئاگادار بن ئەو ستراتیژانی ژیانیان ئەو هەبیت و خوانەی کە هیانە کە ئەگەری کڵۆبوونی خوێن زیاکە لە دووگیانیان لای بن بە نمونە کەسێک کە بە تەبیعەت زۆر ریاضە ناکە ئەبێ ریاضەیەکی نەرم بکە لە دووگیانە حرەکە و جمجوڵێکی کەمی هەبێ لە دووگیانە لە یەک باران نەخەوێ بەردەوام لەسەر پشت بخەوێ و قاچی هیچ حرەکەی پێ نەکەوێت ئەو کاتانی کە ناچار لەسەر پشت بخەوێت کە بۆ ماوەیەکی زۆر ئەگەر بە هەر هۆکارێکەیە یان
ناچار لە جگات بمێنێت و ئەتوانێت تمرینی قاچی بکە بەردەوام قاچی بەم شێوەیە بجوڵێنێ و شلەمەنی زۆر بخوا بۆ هەموو قۆناغەکانەوە بۆ هەموو کەسێک زۆر بەکارێنانی شلەمێنی یەکێکە لە هۆکارەکانی کە جەڵدەی سی و کڵۆبوونی خوێن کەمەکاتەوە لە هەمان کاتا جگەرە کێشان لەو کاتا ئەبێلەی بە دوور بێ. باشە دکتۆر ئێمە لە قسەکانماندا باسمان لەوە کرد ئانی کە تەمەنیان لاڵکشاندایە تووشی ئەگەری زیاترە تووشی جەڵدەی سی بن بەڵام گەر بێت و کەسێک بەهۆی بۆ ماوەیە تووشی نەخۆشیێکی درێژخایەن بێت تەمەنێکی گەنجی هەبێت ئەگەری هەیە تووشی جەڵدەی سی بێت بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ کۆمەڵە پرۆتین لە لەشی ئینسانە هەن ئیشیان بەس ئەوەیە نەهێڵن کڵۆی خوێنی زیادە دروست بێت کۆمەڵە پرۆتین لە لەشی ئینسانە هەن بەردەوام وەکو هێزێکی ناوخۆوان لە لەشی ئینسانە ئەگەڕێن بزان لەکوێ کڵۆی خوێن دروست بۆ ئەیتوێنەوە یان لەکوێ بەنیازم توش بن چکە کڵۆی خوێنش قۆناغی هەیە سەرتا خەپلەکانی خوێن کۆبنەوە دوای کۆمەڵە فاکتەریە بۆی دوای کۆمەڵی خوێن لەسەری ئەنیشی ئاربیسیەکان لەسەری ئەنیشن کە کاتی ئەم تەجەموعات دروستە بێت ئەو فریاکە و لە ناوێ بە بۆ ماوەیانە هەندێک کەس ئەم فاکتەرانەی بوونی نییە یعنی ئەم پرۆتینانی کە وەکو هێزێکی ناوخۆ ئیشەکەن بوونی نییە یەکێک لەوانە بوونی نییە دوو لەوانە بوونی نییە بۆیە ئەکرێت کەسێک هەر لە دایکە بێت دوای چەند ڕۆژە تووشی و مشکلە بێت ئەکرێت لە تەمەنی لاوێتیە توش بێت ئەو ئەم کەسانە ئەگەر زوو تشخیص بکرێن و بەردەوام علاج بەکار بێن بە دڵنیاییەوە وەزعیان زۆر باشترە بێت. زۆر باشە دکتۆر کاتە ببینە سەر چارەسەرەکان زۆر باسی هۆکار و نیشانەکانمان کرد ببینە سەر دیارترین چارەسەرەکان لە خۆناغە جیاوازەکانی ئەم نەخۆشیەدا. بەڵێ ئێمە کۆمەڵە دەرمانمان هەیە توانم بڵم چارەسەکان ئەکرێن بە چەند لیڤڵێکەوە پێش هەموو شتێ بەکارهێنانی دەرمان و بەکارهێنانی نەشتەگەری بەکارهێنانی دەرمانیش ئەکرێ بە چەند لیڤڵێکەوە لیڤڵێکیان کە لە سەرەتایە پێی بزانی تەنها دەرمانێک بۆ ئەوەی کڵۆی خوێن زیانەکە بۆ نمونە کە کەسێکە بینی لە بەشی خوارەوەی قاچی کڵۆی خوێن دروست بووە ئەمە دەرمانێکی عینە کە هیپارین و مشتەقاتی هیپارین یا باوێن ئامۆزاکانی هیپارینی پێڵن ئەمانە ئەین بۆی بەس کڵۆی خوێن زیانەکە لەوێ بێ کێشە نییە زیانەکە چکە ئەوە خۆی لەش ئەیتوێنێتەوە باشە ئەمە قۆناغەکە هەندێک جار ئەم کڵۆی خوێنە سەرەکەوێت تەنانەت بۆ سیەکانیش ئێمە هەر هیپارین ئەین چکە کەمە ئەڵێن ئەگەر بەست لەوە زیانەکە لەش بەسەر ئەمە زاڵە بێ ئەتوێتەوە ئەمە قۆناغێکیتی کە بریتێ لە پێدانی ئەو دەرمانانەی کە ناهێڵێک کڵۆی خوێن زیاد بکە قۆناغی دوای ئەمە پێدانی دەرمانێکە بۆ ئەوەی کە کڵۆی خوێن بتوێنێتەوە ئەمە کاتێکە کە هەست دەکەین کڵۆی خوێنەکە زۆرە و کەسەکە تەحمولی ئەوە ناکە کە ئێمە بەس دەرمانی زیانەکردنی پێبین ئەبێ ئەوانش بتوێنینەوە کە بوونی هەیە ئەمە قۆناغێکی قورسترەوە دەرمانەکان با بڵین ئاڕازی جانبی زیاترە و تا ناچار نەبین ئەمە نایە ئەمەش قۆناغی دووەمە قۆناغی سێمی هەست دەکەین ئەمەش سوودی نییە ئەوەنە زۆر بووە دەرمانی توانەوەکەشی پێین ناتوانین چارەسەری پێین یان نەخۆشەکە حاڵەتێکی تایبەتی هەیە کە هەر ناتوانین دەرمانی توانەوەی پێبین حاڵەتێکی تایبەتی هەندێک حاڵەتن کەسەکە ناتوانین دەرمانی توانەی پێبین ئەمان ناچاری نەقلیکەین بۆ نەشتەرگەری کە ئەمە حاڵەتێکی دەگمەنترە زۆر بە کەمی سەرکەوتوش ئەبێت نەشتەرگەری بۆ ئەوانەی کە کڵۆی خوێن بە تایبەتی لە مۆزای کۆرۆنایە کە کەسەکە خۆی سیەکانی زۆر وێرانە فتح سەدر و دەرکردنی کڵۆی خوێن زۆر زەحمەتە بتوانێت هاوکارمان بێ لە ئیشەکە. بەڵێ وەکو ئێوە پسپۆر لە بوارەکە و هەروە بەرکەوتتان بە نەخۆشەکان ئاستی ڕێژەی توشبوون لە هەرێم بە جەڵتەی سی چۆنە؟ من ستەدیەکی وازحم لە بەردەستانیە تا بە ڕقەمێکی دروست جوابت بمەوە بەڵام ئەوەی کە ئەی بینین کە ئەمە پێی ئەوتێ ئەنیکدۆتەڵ ریپۆرت یعنی ئەو ریپۆرتانەی کە توێژنی زانستی لە پشتەوە نیە بەستەنا تەجروبەیە ڕێژەکە زۆربەی ئەوانەی کە لە عینایە ئەمری خواکەن لە ئێستاە ئەوانن کە جەڵدەی سیشان هەیە لەگەڵی زۆر باشە دکتۆر فامی حسێن پسپۆری نەشتەگەری سنگودڵ سپاس بۆ تەواوی زانێرەکان دکتۆر.